ئێمە لە سەر ئەم بابەتە وەکو پێشتریش ئاماژەم پێدا میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر و قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئەمیر عوسمان بەڕێوەبەری گشتی کاروباری پێکەوەژیانی ئاینی لە وەزارەتی ئەوقاف ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک ئەمیر زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. ئێمە باسی لە ڤیدیۆڵەکەدا بە خۆت بینیت باسی پرۆژەکانمان کرد. ئەو پرۆژانە با بەو پرسیارە دەست پێ بکەین، ئەو پرۆژانە چین و چ جۆرە پرۆژەیەک بوون کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەنجامی داون لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوودا؟ بەناوی خوای گەورە و میرەبان، زۆر سوپاس بۆ ئەم دیدارە. هەڵبەت ئەم پرۆژانی کە باست کرد دەمەوێت ئیزافەتەن لەسەر ئەو گرافیکی کە داتان بەزان هەر لە ماوەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار سەرۆکی حکوومەت کاک مسرور کە سەرپەرشتی دەکرد 400 مزگەوتیش هەر لەو ماوەیە بە فەرمی لەسەر تاسەری هەرێمی کوردستان دروست کراوە کە ئەمە جێگەی خۆشحاڵی هەموو پێکاتەکانە لە هەرێمی کوردستان. جگە لەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد 400 شوێنی شوێنەواری 400 شوێنی عیبادەت و هەموو پێکاتە جیاوازەکان لە هەرێمی کوردستان لەسەر تاسەر بۆ پێکاتەکان کراوەتەوە. باش کاک ئەمیر بابێنە سەر یەک بابەت، بەڕاستی ئەم بابەتە زۆر گرنگە. ئەگەر بەراوردێ بکەین هەرێمی کوردستان لە چاو وڵاتانی دەور و پشتیش و بە دیاریکراویش لە چاو عێراق بۆتە لانکە، بۆتە شوێنی پێکەوە ژیانی ئاینی. ئەگەر تەماشاکەین ئێمە لە عێراق زۆربەی ئەوانە هەر لە سابقەی مندائیەوە بیگرە پەنایان هێناوە بۆ هەرێمی کوردستان. خوێندنەوەتان بۆ ئەمە چی؟ ئەمە چیمان پێ ئەڵێ؟ هەڵبەت کاک حاکم جان، ئەمە دەستەواژەیەکمان پێ دەڵێ کە فەرهەنگی دەوڵەمەندی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان کللتورێکی دەوڵەمەندمان هەیە لە کوردستان و بە جیاوازتر لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق کە ئێمە تەماشا دەکەین هەموو دنیا فۆکسی خستۆتە سەر ئەم بقعە جوگرافیە لە هەرێمی کوردستان کە باخچەیەکی ڕەنگە و ڕەنگە. بۆیە سەیر دەکەی کە لە ساڵانی ڕابردوو ئیسیحادێکی زۆر، دەستدرێژێکی زۆر، چاوسانەوێکی زۆر لە ناوەڕاست و خواری و عێراق کراوە کە ئەمە تەمەنای ئێمە نەبوو بەڕاستی. بۆیە هەموو پێکاتەکان لە هەرێمی کوردستان بۆ عیبادەتیان، بۆ کەرامەتیان، بۆ شەرەف و ناموس و هەموو ممارەسەیەکی ئازادیان ڕویان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر و شارەکانی تری هەرێمی کوردستان کردووە. ئەمە یەک دەلالەتمان دەداتێ. مەسجێک، ڕیسالەیەک، هاتنی پاپای فاتیکان حدەسێکی زۆر زۆر مێژووی بوو لەم کابینەیە. بەڕاستی لە کابینەی نۆ کە ئەمە تاریخێکە پێمان دەڵێ، مەسجێکە پێمان دەڵێ، بە تایبەتتریش قەداسی پاپای فاتیکان کە نوێژی لە هەرێمی کوردستان کرد. ئەم ڕیسالەیە، ئەم مەسجە بۆ هەموو دنیا سەلماندی ئەوەیە کە لە هەموو پارێزگاکانی هەرێم، لە هەموو پارێزگاکانی عێراق تەنیا هەرێمی کوردستان سەمامی ئەمانە بۆ پارێزگاری لە شەرەف و کەرامەت و ناموس و ئاینەکەمان. زۆر باشە کاک ئەمیر، کەواتە ئەمە تۆ باسیشی زۆر گرنگت وروژاند. جگە لە هاتنی قەداسەتی پاپا، یعنی ئەمە چۆن هەرێمی کوردستان دەتوانێت یان خود با بڵێن وەزارەتەکەی ئێوە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی چۆن دەتوانێت ئەم مەسیجە بە جیهان بگەێنێ کە دواتر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ڕەنگ بداتەوە؟ بە دڵنیایی ئەمە لۆبیەکی گەورە کراوە بەدەستە جەمعی هەڵبەتە بە ئیجماع دوای ئەوەی کە یاسای ژمارە 5 ساڵی 2015 بەڕێز بەرزانی لە کاتی خۆی مەرسومی پێدەڕێنا دوای بە دوای ئەم یاسایە لە کابینەی نۆ جەخت کراوەتەوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی ڕشدن لەسەر ئەوەی مافی هەموو پێکاتەکان بەبێ جیاوازی دەستە بەر بکرێ. بۆیە ئەگەر تەمەشا بکەی لە مەحفەلی دەرەوە پێشوازێکی گەرم، ئیستقبالێکی گەرم لەسەر ئەو پرۆژە گرنگانی لەسەر بابەتی پێکەوەژیان کراوە. ئێمە ئەو لۆبیانەی کە لە دەرەوە کراوە بۆ دەعم و بۆ پشتگیری هەرێمی کوردستانە، وەکو مەحمایەتی سیاسی، اقتصادی، وەکو ژێرخانی ئابووری، وەکو ئەو تەنەوع ئەو زەخرەفە جوانی لە هەرێمی کوردستان کراوە. ئەمە هەوێنێکە تەحولێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەرێمەکەمان، قەوارەکەمان پارێزگاری لێ بکەین کە ئەمە خاڵێکی جەوهەری گرنگە هەم لە ناوخۆی وڵات هەم لە دەرەوە. بۆیە دوا بەدوای ئەوە من میستم تەواوی بکەم بەڕێز سەماحەتی شێخی ئەزهەریش کە بڕیاری داوە لە پاش ئەوەی کە پاپای فاتیکان هاتوۆتە هەرێمی کوردستان و عێراق، ئەمیش بەدوای ئەمە بێتە هەرێمی کوردستان و عێراقیش کە ئەمە دەواازەیەکە ئیستقبالێکی گەرمی ئەو بەڕێزانە دەکەین کە پێشوازی ئەم کەسایەتیانە بۆ هەرێمی کوردستان و بۆ پێشکەوتنی قەوارەکەمان زۆر زۆر گرنگە بە تایبەتی لە مەزالی پێ. زۆر باشە کاک ئەمیر، کاتم زۆر کەماوە دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم. ئێوە لە هەموو ئەو پرۆژانەی کە باسیشتان کرد و قسەشمان لەسەر کرد، ئەو ئاینانی کە لە هەرێمی کوردستانن،
جگە لە ئیسلام ئەگەر هەر شوێن کەوتوویەکی ئەو ئاینانە داواکاریەکی هەبێ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ کردنەوەی پەرستگای خۆی بۆ شوێنی خۆی هیچ ڕێگریەکی هەیە نەخێر بە هیچ شوەیەک ئێمە سوپاسێکی بێپایانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەتی لەو کابینەیە کە بەڵێنەکانی خۆی جێبەجێ کرد جگە لەو دوو بەڕێبەراتی گشتێک کە لە وەزارەتی ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی کاروباری مەسیحیەکان و ئێزیدەکان ئۆفیسی تایبەتی بۆ هەموو ئاین و ئاینزاکان کردوتەوە لە پاڵ ئەوەی کە ممارەسەی فەردی ئازادی دینی تەقسە دینەکانی خۆیان بکەن لە هەرێمی کوردستان سوپاسی بێپایانمان بۆ بەڕێز دکتۆر پشتوان سادە کە دەرگای وەزارەتی بۆ هەموو ئاین و ئاینزاکان کردوتەوە بەبێ جیاوازی ئەمە هەر مکیاز نییە بەڕاستی ئەمە مجامەلی نییە کاک حاکم جان ئەمە واقعی زادەی هەڵقوڵاوی هەرێمی کوردستانە هەم خەڵکەکە خۆی باوەڕی بە پێکەوە ژیان هەیە هەم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە پێکەوە ژیان و ئازادی ئاینیدا زۆر باشە بەڕێز ئەمیر عوسمان بەڕێوەبەری گشتی کاروباری پێکەوەژیانی ئاینی لە وەزارەتی ئەوقاف گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە.